ئێمە ئەوەی کە ئامارەکان ڕۆژانە پێمانەکە بەداخەوە ڕێژەی توشببوون هەر بەرزە ئاسێکی بەرزیەوە ئەو کەسانی کە پشکینیان بۆکرێ توانم لە نزیکی لە 150 تا ئێساش هەر بە پۆزتیڤ ئەگەڕێتەوە بۆ ئێمە بەڵام خۆشببختانە ئەوانەی کە داخلی نەخۆشخانەی ئاسوودا ئاکرێن کە تایبەتە بە نەخۆشی کۆرۆنا باری تەندروستیان جێگیرترەوە ئێمە تێبینیمان کردو لە مانگی ڕابردوودا زۆر کەم ئەوانی کە داخڵەکرێن پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکردیان سیپاپە بێ بەڵکو ماوەیەک ئەمێنەوە دوایەوە کە بار و دۆخی تەندروستیان باشە بێ ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە بەڵام جێی خۆیەتی من بەڕاستی نیگەرانی خۆم لەوەیە دەربڕم کە بەشی زۆری ئەوانەی کە داخلی نەخۆشخانەی ئاسوودا ئەکرێن ئێمە تێبینیمان کردووە هیچیان بەڕاستی ڤاکسینیان وەرنەگردووە کە ئەمەش هەم ئاماژەیە بۆ ئەوەی کە ڤاکسینی کۆرۆنا کاریگەری باشیە لە توش نەبوون بە نەخۆشیەکە چونکە وەکو باسم کرد هەموو ئەوانە کە ئامارەکان بەدەستی منەکە کەسیان ڤاکسینی کۆرۆنایان وەرنەکردو کە داخلی نەخۆشخانەکە بوونە و لە هەمان کاتیشە ئاماژەیە بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر کەم خەڵک خۆی کوتاوە لە شاری چەمسماڵ کە ئەوش جی نیگەرانیە بڕاستی.